هەمیشە هیوام تەندروستی ئێوەیە. شیرینەکانم ئەمڕۆ ژوانێکی تری ئەدەبتان بۆ ڕوونەکەمەوە کە ئەم وانەیە کۆتاوانەی ئەدەبە و هەروە کۆتاوانەی کوردیە لەم ساڵی خوێندندا کە تێکدا باز لە کەسایەتێکی تری ڕووناکبیر و ئەدیبی گەلی کورد ئەکەین کە ئەویش ئەحمەد دڵزارە. وەک هەر بابەتێکی تری ئەدەب بابەتەکە ئەخوێنمەوە ئەوەی کە پێویست بکات ڕوونکردنەوەی زیاتری لەسەردەین. ئەحمەد دڵزار ناوی تەواوی ئەحمەد مستەفای حەمە ئاغای حەوێزەییە. ئەمە ناوی تەواویەتی. لە ساڵی 1920 لە شاری کۆیە هاتووتە ژیانەوە. واتە لە ساڵی 1920 لەدایک بووە و تاکو ئێستاش هەر لە ژیاندایە کە ئێستا تەمەنی 100 ساڵە و لە شاری کۆیە لەدایک بووە. هەر لە سەرەتای ژیانیدا بە خوێندنەوەوە زۆر خۆی خەریک کردووە. واتە هەر لە تەمەنی منداڵیەوە حەزی بە خوێندنەوە بووە، بەڵام ئەمەش بێ هۆکار نییە، دەبێت هۆکارێکی لە پشتۆ بێت کە حەزی بە خوێندنەوە بووە. هەر وەک لە زاری خۆیەوە لە زمانی خۆیەوە دەڵێت باوکم هەمیشە شعری فارسی بۆ کردومەتە کوردی و هاوکات داستانی جوانیشی بۆ خوێندوینەتەوە. لەوانە باس لە داستانێک دەکات، ناوی داستانێکی هێناوە کە شاهنامەی فیردۆسیە کە کاریگەریەکی زۆری لەسەر ئەحمەد دڵزار هەبووە. واتە کە لە سەرەتاوە حەزی بە خوێندنەوە هەبووە، کاریگەری باوکی لەسەر بووە، باوکی بەردەوام هۆنراوی بۆ خوێندوتەوە، هۆنراوەکانی لە فارسیەوە بۆ کردوتە کوردی و هەروەها داستانی بۆ خوێندوتەوە کە یەکێک لەو داستانانە شاهنامەی فیردۆسیە کە کاریگەریەکی زۆری لەسەر ئەحمەد دڵزار هەبووە. لە تەمەنی لاویدا کەوتۆتە خەباتی نیشتیمان پەروەریەوە. واتە هەر لە گەنجیەوە دەستی کردو بە خەباتی نیشتیمان پەریەوە، تا خەباتکردن لە پێناو نیشتیمانەکەیدا دژی داگیرکەری نیشتیمانەکەی کەمە شتێکی ڕوونە. لەم ڕێگەیەوە زیندان و ئازار و ئەشکەنجەی زۆری دیوە. واتە بۆ خەباتەکەیەوە کە کەسایەتەکانی تریش کە خوێندومانن زۆربیان ئەویان بەسەر هاتووە بۆی خەباتی نیشتیمان پەروەریەوە دووچاری ئازار و ئەشکەنجەی زۆر بوونەتەوە. شاعیری خەبات و ژیان زۆر باش لەوە گەیشتووە کە دەبێت خەبات بۆ کۆمەڵانی فراوانی گەل بێت. واتە ئەو خەباتێک کە ئیکەیت لە پێناو خەڵکەکە بێت بەگشتی، لە پێناو هەموو گەلەکە بێت بەگشتی، نەک تەنها بۆ لایەنێک بێت. مەبەست لەوەیە کە لەوە تێگەیشتووە کە خەبات ئەکات لە پێناو هەموو گەلەکەیە بێت. لەبەر ئەوە دەبینین شعرەکانی دەخاتە چوارچێوەیەکی ئەوتۆی شعرەوە کە بەشێکی زۆر لە زەحمەتکێشان تێبگەن و بیکەنە گۆرانی و سرودی کاروانی خەباتی خۆیان. دەڵێت بەخۆی ئەو تێگەیشتنەوە کە پێی وایە خەباتکردن پێویستە بۆ هەموو گەلەکە بێت، بۆیە هۆنراوەکانی بە شێوازێک نووسیوە کە زۆربەی خەڵک لی تێبگەن. واتە بە زمانێکی سادە و ڕەوان هۆنراوەکانی نووسیوە تاوەکو بەشێکی زۆر لە خەڵکی لی تێبگەن. وەک هەر وەک دەڵێت ئەمە نمونەی دێرە هۆنراوەیەکێتی، کارگەرین، جەنگاوەرین، ڕەنجبەرین، تێکۆشەرین. ئەمەش نمونەیەک بوو لە هۆنراوەکەی کە بە زمانێکی سادە نووسیوێتی، زۆربەی کەس لی تێدەگات و هەروەها ویستوێتی کە ئەم هۆنراوەکانی بکەن بە گۆرانی و سرودی کاروانی خەبات. شعرەکانی مێژوویەکی خوێناوی ڕێکخراوی چینی کرێکارانی عێراق بەگشتی و کورد بە تایبەتی باز دەکات، چونکە دڵزار لەناو ئەو ژیانە سەختەدا پەروەردا بووە. واتە لە ئەو بارودۆخی کە تێدا ژیاوە هۆنراوەکانیشی ڕەنگدانەوەی ژیانی خۆیەتی کە مێژوویەکی خوێناوی ڕێکخراوی چینی کرێکارانی عێراق بەگشتی و کورد بە تایبەتی پێوە دیارە هۆنراوەکانەوە تیا باز دەکات، ڕەنگ دەداتەوە، هەموو ئەمانە ڕاستن. دڵزار دەستێکی باڵای هەبووە لە وەرگێڕاندا، واتە وەرگێڕیش بووە. ئەمەش لە ئەنجامی زیرەکی و شارەزای شاعیرە لە زارەکانی کوردی و ئەدەبی بێگانەدا. واتە شارەزایەکی زۆری هەبوو لە زارەکانی زمانی کوردیدا، واتە کرمانجی خوار و کرمانجی ژوور و هەروەها لۆڕی، ئەمانە کە چەند شێوەزارێکن شارەزایەکی زۆری تیادا هەبووە کە ئەمە ژوای کردووە وەرگێڕێکی باش بێت و هەروە شارەزایەکی باشیشی هەبووە لە ئەدەبی بێگانەدا.
یەک لەوانە کە وەریگێڕاوە یەکەم گەنجینە کە کۆمەڵە چوارینەکانی بابەتاهیرە کە لە شێوەی لۆڕێوە کردوێتی بە زاری کرمانجی خوارو. واتە بەرهەمی بابەتاهیرە کەش کەساتێکی دیکەیە، کەساتێکی دیکەی ناوداری کووردە، بەرهەمی ئەوە لە شێوەزاری لۆڕێەوە وەریگێڕاوتە سەر کرمانجی خوارو. دووهام پێکەنینی بەهار کە بەشێکە لە وەرگێڕانی شعری شاعیری بەناوبانگی فەڕەنسی ڤیکتۆر هیگۆ بۆ سەر زمانی کوردی کە سەرەتاکەی دەڵێت ئەم بەرهەمەش کە وەریگێڕاوە لە بەرهەمی ڤیکتۆر هۆگۆوە کە کۆمەڵە شعرێکی وەرگێڕاوتە سەر زمانی کوردی لە زمانی فەڕەنسی و بۆ سەر زمانی کوردی کە سەرەتای هۆنراوەکە دەڵێت وا گەڕانەوە ڕۆژە درێژەکان بە جۆش و خۆشی ڕووناکی بەخشان، ئەمەیە بەهار ئازار و نیسان هاتن پێکەوە ڕووخۆش خەندان. ئەحمەد دڵدار دوو بەرهەمی بە چاپ گەیشتووە بە ناوی ئاوازی ئاشتی و خەبات و ژیان کە ئەمە دوو بەرهەمی خۆیەتی و چاپکراوە. دڵدار هەر ئەو شاعیرە نییە کە شیعرەکانی هەر بۆ مەبەستی سیاسی تەرخان کردبێت، واتە هۆنراوەکانی هەر بۆ مەبەستی سیاسی تەرخان نەکردووە، بەڵکو شاعیر سروشت و بەهار و دیمەنی کوردستانی جوانیشی کردووە بە هەوێنی شیعرەکانی. واتە کاریگەری سروشت و جوانی بەهار و دیمەنی کوردستانیشی لەسەر بووە کە زۆرێک لە شاعیرەکان تریش ئەم هۆکارە لە پشت نووسینی شاعیرەکانیانەوە بووە. پاشان ئەم هەستە ناسک و سۆزە بەرزەی شاعیر لە شعری مانگی گوڵان دەردەکەوێت. مانگی گوڵان یەکێکە لە مانگەکانی بەهار، دووەم مانگی بەهارە. لێرەدا شاعیر هۆنراوەیەکی بۆ ئەم مانگە نووسیوە کە ئەمەش سەرسامی خۆیەتی بە وەرزی بەهار و سروشتی جوانی کوردستان. هۆنراوەکە بە زمانێکی زۆر سادە نووسیوێتی کە زۆربەی کەس و زۆربەی خەڵک لێی تێدەگەن. پێمان دەڵێت کە تەنها 3 دێڕی بۆ لە بەرکردنە، واتە هەتاوەکو ئێرە بۆ لە بەرکردنە. من هۆنراوەکە ئەو بەشەی ئەخوێنمەوە و ئەوەی پێویستکە لەسەری ڕوون دەکەمەوە. مانگی گوڵان، هەروەک گوتم مانگی گوڵان دووەم مانگی بەهارە، یەکەم نەورۆز، پاشان گوڵان، پاشان جۆزەردان کە سێ مانگی بەهارن. مانگی گوڵانە گوڕەی بەهارە، واتە مانگی دووەمی بەهارە. گوڕەی بەهارە واتە جۆش و خرۆشی بەهارە. زەمین سەراپا باخ و گوڵزارە، ئەوە زۆر ڕوونە، واتە هەموو زەوی بۆ بە باخ و بە سەوزایی و بە گوڵ و گوڵزار. مافۆری سەوزی هەردان گوڵگوڵە، مافۆر بەواتای ڕاخەر یان فەرش، خۆمان پێڵێن فەرش، ئەوە لەوێ وەسفێکە ئەڵێ وەک ئەو سەوزای و گوڵ و گوڵزارە وەک فەرشێک ڕاخراوە بەسەر زەویدا، هەردان واتە زەوی کە هەمووی سەوزای و گوڵ و گوڵزارە. گوڵشەن بەجارێ پڕ لە بولبولە، گوڵشەن واتە گوڵزار بەجارێ پڕ لە بولبولە، واتە گوڵ و گوڵزارەکەش پڕێتی لە بولبول، ئەوە دیسان وەسفێکی جوانە بۆ بەهار. سەراپا شاخ و باخ و دۆڵ و دەشت، پێم وابێ ئەو ژڕوونە، واتە هەموو شاخەکان و باخ و دۆڵ و دەشتەکان چاو ئەندازێکن لە باخچەی بەهەشت، واتە دیمەنێکی دڵڕفێنن، دیمەنێکی سەرنجڕاکێشن، چاو ئەندازەکەن واتە دیمەنێکی سەرنجڕاکێشن لە باخچەی بەهەشت، واتە لەکچواندنێکی کردو دەڵێت و هەروەکو بەهەشت وایە. دێڕەکانی تر ناخوێنمەوە، خۆتان دەتوانن بیخوێننەوە، هۆنراوەیەکی زۆر جوانە و چێژبەخشە. هەرچ وشەیەکیش کە گران بوو بەلاتانەوە تی نەگەیشتن دەتوانن سوود لە وشە واتاکە وەربگرن و واتای وشەکان بزانن. بابەتەکە ئەوەی پێویست بێ لەسەری ڕوونمان کردەوە، بۆ هیوام کە لی تێگەیشت بێتن، سووتان لێ وەرگرت بێت، توانی بێتم کە کەساتێکی تری ئەدەبی و ڕۆشنبیری گەلەکەمان بە ئێوە ئاشنا بکەم. هەروەک گوتم لە سەرەتای ئەوانەکە کە ئەمە کۆتاوانەی کوردی بوو، من ئەمە لە کۆتاوانەدا ئەوەتان پێ بڵام کە حەزم ئەکرد ئەمە لە ناو پۆلدا پێتان بڵام. من زۆر دڵخۆش بووم کە وانم بە ئێوە وتەوە، هەمووتانم زۆر خۆش ئەوێت.
ئیشەڵا بەم زوانە ئەتان بینەوە تا ئەو کات خواتان لەگەڵ